ئەو کاتتان باش هاوڕێیان چۆنن سلااو ڕێز هاوڕێیان چۆنن باشن هاوڕێیان یەک دوو دەقە بەس قسەک دەوەستین بەخێر بێن بەسەتە لەو دوو دنیایەک ڕێز هاوڕێیان ئێستاندە هەواڵی دڵخۆشکەرتان پێ دەڵێم هەواڵی دڵخۆشکەر بەخێر بێن است سەرچای من هاوڕێیان بەخێر بێن هەواڵی دڵخۆشکەر هەیە بەس بەداخەوە ئێمە لە ئاستینە بەرحاڵەوە لێرە ناڕوا سەرچاو هاوڕێیان بەس نیشانیت کە داوای لێبوردن دەکەم لەو پەیزەی تریش هاوڕێیان هاوڕێیان ببورن زۆر داوای لێبوردن دەکەم من بە حکمی ڕکلام لە پەیجەکان کرد زۆر کەس بەغەڵەت تێدەگا هاوڕێیان سەرەتا ببورن من بەڕاستی دوێنێ هەواڵەکی گرنگیان پێگوتم یعنی پێم گوناحە بەڕاستی پێم تاوانە ئەو هەواڵە نەگاتە شوێنی خۆی ئەوە یەک دوو ویستم بە کورتە لایڤەک باسکەم بە کورتە ڤیددیۆیەک گەلک زانیاری نوێ هات لە بۆ چل من دڵنیام ینی ئەو زانیاریانە ئی هەندەیە بە لایڤ باسکەم ئەگەنا بەڕاستی تااقەت بنیانی دوێنێ پڕبەدڵ حەزم دەکرد بە کورتەیەک لە بۆتان باسکەم بەڵام پێم نەگرا هەواڵێکی گرنگە بەڵام بەداخەوە ئێمە نە ئۆپۆزیسیۆنمان هەیە نە میدیاشمان هەیە کە قەدری ئەو خەبەرانە بزانی هاوڕێیان هاوڕێیان من دێمە باس بەس پەلە مەکەن ئەزانم زۆربەتانتانێ بگەنە ئەخیر شت ئەز ئەمنیش بالعکس هەوڵ دەدەم کەمە کات ببا لەبەر ئەوەی پێویستی بە شەرع بە لێکۆڵنەوە یعنی وەکو گوتم بە خەبەرم پێم دەکرێت بە دوو دەقەی لە کۆڵشم دەبێت و 1-2 ساعتم لە ئەوروپا شۆ دەگەڕێتەوە بەڵام ئەو خەبەرە زۆر گرنگە و پێویستە ئەمە کورت فێربین ئیش بکەین لەسەری بۆیە بە ناچاری هاتم لای ڤەشکە بکەم ئەگەنە بڕوا بکە ڕقی دنیام لەوە دەبتەوە وەکو سعدی پیرە وەکو محمود عوسمان بم هەموو ڕۆژە بێمە سەرەوە هەچەنەوە دەبین زاریوە بە ماک بزر دەبن بە زاری واشەیە بە هەفتە دەی کە خەبەرەشی گرنگ دێ کەشتەی گرنگ دێ ناچاری ینی بێ ئەو پەیامە بدەی بە تایبەتی هاوڕێ ئێمە هێزێکی ئۆپۆزیسیۆنی ڕادیکال و وێرمان هەیە هەموو خەریکی دەنگ و کۆکردنەوە و یان بە کلاسیکانە ئیش دەکا یانەوە تەنیا شعوریان بەسەدا ناشێ بەڕاستی ئەوە شەیە حتا ڕۆژ ئەوەی کرد خەبات لە دادگاکانی ئەوروپا و ئەمریکا یعنی بە ئاشکرا پێمان دەڵێن وەرشکات لە پارتی وێچێتی بکەن هەتا ئەمە دەستان لەگەڵ بگرین هاوڕیان ئێستا ئەمریکا و ئەوروپا لە من وەگرن لەو قۆناغەدانە
کچ ئەگەر حەز لە کوڕکە بە غەڵەت تێمان مەگەنە قەت نایە معجبم زۆر بەو تەحملەیان قەت نایە بە کوڕەکە بڵێ منەتم خۆش دەوێ تەلمیح دەدا لەو ئەولا کوڕ وەنیە یەکسەر 100 جار لۆ دەرێ ئەمریکا ئەوروپا لە قۆناغی کچدانە ئێستا لە علاقات لەگەڵ ئێمە پێمان دەڵێن سیگنالمان دەدەنێ مەسەلەن وەرن کاکە وەرن ئیش بکەن لۆ گۆڕینی ئەو دەسەڵاتە بەڵام بەداخەوە مەتەی ناکەی زۆربەی هەرە زۆری ئۆپۆزیسیۆن دەمانەوێ نیە ئەوەی هێلکەیەکی پاکراو نەک پیازشان پیاز بۆنی دێ هێلکەیەکی پاکراو لە دوور دەستمان بنێن کاکم لاق لەسەر لاغدا بنێت چایەکەی بخوا و جغارەکەی لێ بدە و بڵێ ئەم لەگەڵ نیمە یان فشەیە ئەوەی دەوێ نەوەیەکی ئۆپۆزیسیۆنی تەمبەڵ تەوانێستانی ئەوێم باز دەکەم بڕوا بکەن 10 ساڵ لەمەوبەر ئەمن ئەو ئیشانەم کردیە هەروە بووە ڕاستە سە بێ هیوایەک دروست بووە هاوڕێیان ئەمریکا و ئەوروپا کۆمەڵک سیگناڵی نوێیاندا لەسەر دادگایکردنی ئەو بەرپرسانی پارتی وێچێتی لەسەر ڕسواکردنیان لەسەر پاشە شەپێکردنیان دانێ باشترین نمونەوە ڕسەیکە مەسرور بارزانی هاوڕێ ئەوەی منش ئەو کۆنگرەیە هەمووی بە پارە و پولا چوونە ژوور ئەمەش دەتوانین بچینە ژوورێ بەس ئەو پارە لە چێ بوو و هەموو دیدارەکانیش بە پارەیە ئەگەناوە دیتان ینی مەسرور بارزانی بڕواکە دوو ستافی دانایە بەسە تاوەکو ئەو ئابلۆقە ببورن ئەو ئابلۆقە ئابووریە لەسەر ئەو ئابووری ئابلۆقە دیبلۆماسی لەسەر هەر بگیرێت هیچ پێ نەکرا تا ئێستاکە هەر دە خەلیز دەسوڕێتەوە پێویست ناکەوە بڵێ ئەو هەموو کەیسەیان لێ زیندی کردەوە یعنی هاوڕێیان ئەو کەیسە لەسەر زیندانیانی بادینان بوو باشە خۆ تورکیا 100 ئەوەندەی کردی ئەوەی پارتی کردی وایانە لە باکوور کورە 20 شاری وێران کرد وێران ئەو ئەردۆغانە چیمیایی بەکاردەینی باس نەکرا بەڵام زیندانیانی بادینان هەموو دنیا هاتە خەت هەموو دنیا هاتە خەت ئەمریکا و جێگیری وەزیر خارجیی ڕەوان کرد ئەو هەموو سەفارەت و قونسڵیا بەنمونە ئێخۆ پێیان دەکرایان ئەگە ئیبراز نەکەت چمان پێ دەکرا دەڵێم لە تورکیا دوسێمین وڵاتە هەرە گەورەکانی دنیا لە پێشەلکاری هەرە مەترسیدار ئەو هایان لۆ نەکرد ئەوەی لۆ زیندانیانی بادینان کرا بڕوا کە لە سڵاحەدین دمرتاش ئەگە کرابیتن ئەگەر لە بۆوان کرابیتن بەڵام ئێمە تێناگەین لە ئاستی ئەوەی هەر دەرێن فشەیە هاوڕێیان ئەمریکایەکان ڕۆژی جمعە دۆسیەکیان بڵاو کردەوە بەداخەوە نەوەکو گوتم هێزی ئۆپۆزیسیۆنمانەیە نە ڕۆشنبیر و میدیای بوێریشمان هەیە کە لە قووەتی ئەو خەبەرانە تێبگا و ئیشی لەسەر بکەین ئیشی لەسەر بکەین ئێمە من لە بەوم نییە ئەمە دەمەکە ئیش لەسەر ئەو کەیسانەمان کرێسە بەشێک لەو سیرەی نەگی خۆم ئەو ڕووداوانە باز دەکەم بەڵام وەرە کۆمە یان یەک سەرنج بدەین ئۆپۆزیسیۆنێکمان هەیە بە حزب و بە ڕۆشنبیر و بەوەی چالاکوان و بە ڕەخنەگرەکان و بە شاعیر و ئەدیبە خۆ بە زدەکانی پارتیۆچێتی هەر هەمویان کلاسیکن چاویان لەوەیە ڕەخنە دەگرن وەرە لە سبێنی هەتا ئێوارێ ئەو من چەند ساڵە 30 ساڵ هەموو لە بۆم نییە ینی هەمووان نەزانین یەک جەدوەلمان هەیە ڕەخنەیان لێ بگرە ئیدانەیان بکە زاربەزارکار و چالاکی بکەوە بن و هەستەوە دیسان دەست پێ بکەوە گۆڕانکارێک لە عەقڵی ئەو ئۆپۆزیسیۆنەی نابینی بۆیە بەڵای ما هەر بەڵایەکەی ما پارتیۆچێتی نییە بەڵایەکە ئەو ئۆپۆزیسیۆنان شەکە کە وجودیان هەیە ئەو پەڕی خۆپیشاندان لە کوردستان دەکرێتن لەوە ئەوروپای حیزبێکی سیاسیم پێ بڵێن جموجۆڵەکی کردبی یەک حزبم پێ بڵێن حزورێکی هەبێ ڕەخنەیەکی تەمە نادەکەم ڕۆژێک بچمە مزاهرێکی حزبێکی کوردی لە ستۆکۆڵم ئێمە نەیکەن دژی ئەو دەسەڵاتەی هاوڕێیان ڕۆژی هەینی بڕۆن سەیری دەنجی ئەمریکای کوردی بکەن کە دەنجی ئەمریکا هاوڕێیان بەشەکە لە سیاسەتی ئەمریکی بەڕێوە دەبردرێ یعنی دەنجی ئەمریکا کە فۆکسی زیاتر لە 15-20 هەواڵ و دیداریان لەسەر کەیسی بادینان کرد ئەوە تەعلیماتە ئەوە ڕێنماییە کاتێک دێت کەیسەک ئیبراز دەکا کە ئەفسەرێکی خۆیان تەنیا یەک پێشمەرگەی
ئەشکەنجەدا بیست ئاڕیان پەلە مەکەن شتی زۆر گرنگکێ بەس تکایە لەگەڵم ورد بن و هەوڵش بدەین ئیشی لەسە بکەین هەوڵیش بدەین ئیشی لەسە بکەین چکۆگەم باز بکەم هەر کەسە بستەوە ماڵێ و هەمان فلیم ینی چێخ ینی بە چکەڵێک دە خۆ مەسەلا فلیمی تۆپانێ فلیمی ئەوروپی نییە تەمەشای بکەیت کورە خۆ تۆپانێ نییە کورە دەبی ئەمە بە خۆمان ببینە کارەکتەرێک مێژوو بنووسینەوە نەک مێژوو بخینینەوە وەڵی من نازانم ئەو هەموو خەڵکەی سیاسی ڕۆشنبیرە خۆی پێوەیە کاکە وەرە ببەر ژمارەك تاریخك بنووسەوە تاریخك بنووسەوە سبەی ببیە تاریخ نەک بخینیەوە یعنی کێشەی لەوەدایە هاوڕێیان وەکو گوتم هەینی دادگای پەنسیلڤینیا لە ئەمریکا دۆسیە زابتە چەند ئیبراز کردیە کە لە کوردستان ئەشکەنجەی پێشمەرگەیەکیدایە ئەوە 20 ساڵ حکم دەکرێت بەس لەسەر ئەو ئەشکەنجەیە بەس ئەوە کێشەیەکە ئەکرێ بڵێن زۆر زۆر نۆرمالە بەڵام لە ناوەڕۆکی راپۆرتەکەی کە بڵاویان کردەوە وەزارەتی داد و FBI داوای چ دەکەن لە خەڵکی کوردستان ئەوە گرنگە ئەو کابرایان ناوی ڕۆس ڕۆگیۆوە تەمەنی 53 ساڵە ئەفسەر بووە پارتی وێچێتی تۆ بزان ئاوڕێیان هەرچی شتی بێکە یعنی تۆ سەیری ڕۆژ ئاوا دەکەی ئەو هەموو بیانە لێوێن دەرفێرە خەبات تێکۆشان فەکری ئای ئاپۆی مەسەن لە خۆیان بڵاو دەکەن لە کنەمەت فێرە چی دەکەن دزی ژنی لە بۆ دەنێرن دەیکڕن بە شەوانی سوور ئەگەناوە چی هاریشۆتی ژنەشی دەدەنێ هاریشۆتە بوو مەسووری هاوپەیمانانی ئەو ئەمریکا لە هاوپەیمانان لە کوردستان ژنەچیاندایە جگە لە داخۆ چەند شەوی سووریان لەگەر کردیا جەنرال گارنەر خەلیزات گروپی تیپی ڕیفراندۆمی مەسعود بارزانی بە تایبەتی هەمویان بە پارە کۆمەڵە کۆنگرس فاسد کرد بە پارە ئەو ئەندام پەرلەمانەکە دوو دۆستیان لەو کورد نییە وەچی ڕۆژ ئاوە دوو دۆستیان نیە هەموو بە ئەوروپی و ئەمریکی دەست نەگەریان ئابرووی دەبن هەتا و ڕێزوزە میزەر زۆم بوو چێ بوو ئەوەی بەریتانیاش ئەویشیان لە نۆتیە کە پارەشی زۆری خوارد دۆسیە لەسەر کراوە ینی دۆستی کورد دەکەنە دز دەکەنە بێ ئەخلاق ئەو زابتەش کارگەی چەچیان پێ دروست کردیە تۆ تەسەوەرکە لە کوردستان کارگە هیچ نییە هیچ کارگەیەکت نییە تەماتە تەیە لەو راپۆرتەی ئەمریکی پارتی کارگەی چەچی دروست کردیە کارگەی چەک بەو کابرایی ناوی ڕۆس ڕۆگیۆ ئاڕیانە دەنجی ئەمریکای هەیە کوردەکەی هەیە وە لینچی ئینگلیزەکەشیاندانایە 38 لاپەڕە دێمە سەر خاڵ بە خاڵەکان لەوێ جگە لەوەی ئەوە بوو بەرتیلیش زۆریشاندات یەک لەوانە عەبدولسەلام بارزانی لە بانقی کوردستان 1,300,000 بە یەک گۆزبەی لۆ ناردیە 1,300,000 تا ئەنا من نازانم ڕەنگی زۆر پارتیەکان عەبدولسەلام بارزانیان هەبی بەس ئەمریکیەکان ئەویش دەبینەوە دەشدرێتە دادکە 1,300,000 دۆلاری دایە ناوی لە قایمەی ئەوەکەدایە مجرمینەکاندایە کە ئەوە بووە ئەو زابتە ئەشکەنجەی پێشمەرگەیەکیدایە لە کوردستان کردیتی 20 ساڵ حکم کرایە و 38 تۆمەتت کە هەیە لەسەر ئەگەر لەسەری هەمووی تەسبیت بێ 705 ساڵ دەگیرێتە ئەو دۆستەی پارتی وێچێتی ئەو دۆستەی پارتی 725 ساڵ دەگیرێتن یعنی بەگرتیاندا فێریان کرد بەڵام وەڵاهی ناحەق نییە یعنی ئەمریکاکە ئەوەی لەگە دەکەن لەبەر ئەوەی ئەو ئەفسەرە بەر لەوەی وەزارەتی دادی ئەمریکی پەیجەکەی لێ قەپات بکەن هاوڕێیان ڕسمەکی هەیە پاپۆری هەیە پاپۆر لە ئیمارات دەسوڕێتەوە بەخۆ بەگەل و گونەوە بە داهاتی خەڵکی کوردستان من هەوم لۆ هات هەرچی سۆزانی بێ ئەخلاقە لە کورد و عەرەب هەرچی کابرا کەسی دز و جەردەیە بەعسیەکان داعشیەکان تێم دەگەی کورە هەرچی جاشەکان ئەوانە خێر و بەرەکەتیان لە دوای ڕاپەڕین لە داهاتی خەڵکی کوردستان دیت بەگەڵ دوو بنەماڵە و ئەو دز و جەردانی ئەوەیە تەنیا خەڵکە ڕەسەنەکەی وەکو ئەنفال خەڵکی گەرمیان و هەڵەبجە و خەڵکە و هەژار و بنەماڵ ئەوانە ئیسفادەیان لە قوربانیانە نەکرد تەنیا ئەوانە ئیسفادەیانە نەکرد کاکم ڕۆس ڕۆگیۆ بوویتە خاوەنی ملیۆنێر بە سای کوردی کارگەی چە چیرۆ پارتی دروست کردیە کارگەی چەک هەتووەرە لەو کوردستانەی هیچ کارگەیەک نەبێ کارگەی چەچی دروست کرد چەچی لە ئەمریکا هینایە و مەعمەل و نازانم ئەوە باس دەکاتن بڕۆن 38 لاپەڕە
لناو أو لينشي دن أو دادنيم دادگای بنسلفانيا لأمريكا أو كتيا أوش كان دقرين هاو يعني أوش إني ولا بزانا زيجري وزير دادي أمريكي شي دله على أما همو زيجري وزير داد ناوي كينت بولايتا أو كات بربرسيش FBI أو أنا قرين قاور يعني لبو أو كرديا يعني لو دعوة لدوان دادن لسر كيسي كردستان دو روجة تباريا على أمريكا لناوي أمريكا لدروي أمريكا كاردكا لبيناوي دادگاهی کردنی همو أو كساني أجر هاولاتي أمريكي بن داندين دادگاه أجر لدروي أمريكاش كرديان لهم ديانش لديان دستورينوا تو ورا أو جملة لزاري لكولينوي نسينجي لكولينوي أمريكي و FBI كل في كلها يعني لنا ولا دروا إجدك وزارة دات لدواني دا على دانجرين لهمو دنيا هر کس کاولاتی أمريكي يعني چه يعني فاضل ميراني دتوانين زور بآساني أما بسين شكايتي ليه بكين بيدين دادگاه بي3 سال حكم بكين بلام ليرا أجا غيرت دوكومنت هبيت كامل هيا على لو فاضلي بتجيب هولي عرب قلتني بتجيب من ضلنيام برادر وشتمان هيا لأمريكا بنمالي قربانين شكاياتي ليه دا كان وبويا دم ويستم يعني خبرك أو بي فاضل جنسيه هي هر كسش كجنسيه بيتن كتاواني كرد بي لنمونه يكو فاضلي ببسيطي تيدا بري أتوانين بيان دين دادگاه تنیا غیرتی دوی دوکومنتی دوی شاهدی دوی شکوای دوی باید تکاتان لیدکم هر بر پرسش که پارتی وی چی هر باوش که بعثی کانیش اکر جوازی امریکیان هیا FBI رقم تلفونیان بلاو کتوا رقم تلفون مال پرگشیان بلاو داره پیوندی ما پیکن لسر تاثری جیهان تلفون 001 800 225 53 24 دوباره یکم واوریان 001 800 225 53 24 تلفونی FBI اوی انگلیزی دزانی دلنیان با عربی شیطان اتوانن پیوندی پی بکن مال پرگشیان بلاو کردی تو FBI وزارت دادی امریکی علی اول زانیاری لپیدی او خوان FBI هر کسی لحظه تاثری زیان اشکنزه او کابره اشکنزه ده لکردستانش ازاری میکردیا بس حالاته چی امریکا 20 سال حکم دادن 20 سال لقل عبدالسلام بارزانی شاه ملحقه لقل دا خود سندید کش لقل داده کریتن هاوریان مسرور بارزانی بزن چه لمالی بارزانی اوی اما بزانی مالی مسعود بارزانی چکو آن برای امریکا نمسابون زیادر کاس حسمان پیکرد لا أمريكا أوانية مكسيب كري مسعود بارزاني سرپرشتی پاراستنی أوروباش دكاتن جنسية أمريكي هي زوربك على أمريكا نبيلة خزاني مسعود نتير وان بارزاني وكتي مسعودي بابو ملا مصطفى قزكا أبي قائد العام في قوات مسلحة والإدارة وكل عابوري وهمش تشتغل فري بارزانا مسرور بارزاني بخوي وخيزاني همو من دالكاني على جنسيه يوسف إدريس بارزاني براين نتير عباس هيتي فاضل ميراني هيتي من نازم بقول شيء تر هيتي لأمريكا بلام اگر مسرور بارزاني جلو قونا غيني درت دادگاه أكريت ملفكي وكو صدام وكو همو ديكتاتور كره هاوريان چلو برو هذا ابو صدامك هم شقل او سطلي دترسا خاوني او هيزا قورا بو لسد جيل درا دادك لسدارة درا قط بدوري مزانن روجك مسرور بارزاني بدريت دادك لو اوروبا امريكاي بتابتي كجنسية لسم مسرورش من دلنيام خلق هبي هيزا شكاري قربي جرأتك هبي أكيد بلاي كم تنجيب هالبسنة الأمريكي ملفكي أجر برودات جاش نروى بلام آماده بكري
ئەگەر جرئەت هەبی ئەگەر ئەوە نییە بڵێ عریزەکی دەدەم نەبراکەم دەبێت و یعنی محکەمە وایە هەموو شوێنش عریزە بدەی لە عریزە دوکومنتەکانت بدەی پەیوەندیان پێ بکەی بەڵگەکان بدەیت من دڵنیام ئەو ڕۆژ مەسرور نەگیرە ئایندە دەگیرێت سیستەمی خاستەن جیهان بەرەو ئەو دنیاە دەڕواتن مەسەلەن سەر لە قۆناغی ترامپ وانە دەکرێت ئەوە قۆناغی بایدنە دەکرێت هاوڕێیان دەکرێت ئەو شتانە بکرێ ئەوە هەنگاوە لە پێناوی ئەنی باز کاکە جێگری وەزیری دادی ئەمریکی لەسەر کەیسێک لە هەولێرە ڕوویدا هاتە خەت FBI ڕوونکردنەوەتان لۆ دەدا ئەرێ یعنی وەکو کچە کە حەز لێ کە چی بکە برێت زۆر جوانی گەڵبی لۆ بنێریتن برێ ئەمن حەز دەکەم زوو ببینم هەر تێنەگەی یعنی ئەمە نازانم وە ماڵێ هاتیە بە جددی ماڵێ هاتیە یعنی ئەوە یەک هاوڕێیان ئەوە یەک بەنمونە ئەوە یەک لە ئەڵمانیای پێنجی چار دوای 4 ساڵ ئەو مانگەی هەستانە وەڵی ئاگاداری کاکمەکی و کاکامەران کرایتەوە 5 سار وەرن دادگایی ئەوانە جێبەجێ دەکرێت 6 کادیر نیو دەرزەن وەکو گوتم پارتی نیو دەرزەنە پارتی دەدرێتە دادگا کە هەیەنە ئەندام لقە چاردەوروبەری هەمووی دڵشاد بارزانیە دڵشاد بارزانانی لێ قوتار بوو لەبەرەوە هیچ بەڵگە لەسەری نەبوو بەڵام وەکو دوکومنت لە فۆکس لەسەری نووسرایە وەنیان وەکو دوکومنت لەسەری نووسرایە لە ئەڵمانیاش 5 چار لە بەرلین کایە خۆتان ئامادە بکەن هەمومان دەچینە دادگای بەرلین بەس هیچ نێتە پێش دەچین لەوێندا 6 پارتی لە بەرامبەرمانە زیندانی دەکرێت زیندانی ئەگەر هەر بڕیارێک دەرچێت بەری ئیش دەربچن بەس کەیسەکە کەتە مەحکەمەی و ناویان وەکو ئیرهابچیەک نووسرایە و کەیسەکی سیاسی هاوڕێیان کەیسەکی سیاسیە باشە ئەوەش دوو یعنی ئەوروپا و ئەمریکاوە دەمت دەکەن تا ئەناوڕێیان لەگە وڵات لە بۆ بە شارەسەری شەروایان کردیە ئەڵمانیا 2 کەسی گرت هەمووتان دەزانن لەو ماوەی دکتۆرەک و کابراایك لە ئاژانس ئەوەی ئیشی کردیە لە سوید ئاوڕێیان لە سوید قانونەکەیە لە سویدی ژەمە ئیشما زۆر کرد من لە 2011 یعنی خۆش نییە ئەوەندە باسکەم نیوەی مەکتەب سیاسیەکی پارتی شکایەتم لێ کرد کەسێک لەگەرت نەبوو ئەنا شکایەتانە بە چ دەگرێ هاوڕێیان ئەو شکایەتانە بەوەی دەکرێت پارێزەرت هەبێ بەڕاستی پارێزەرێکتە بێ بەڵگەکام دەی بەس ئەو FBI بەخۆی داوا دەکە هاوڕێیان بەخۆی داوا دەکە دەڵێ و کاکە وەرن ئەوە زانیاری چه هاوڵاتێکی ئەمریکی هاوڵاتی ئەمریکی دەکرد ئەمریش وەکو سویدەکەم فازڵ میرانی مەسرور بارزانی وەکو ئەمریکیەکن ها یعنی کە جەوازمان دەدرێت هەر دیفاعمان لێ ناکرێ نابی جەریمەش بکەین سوید و ئەوروپا و ئەمریکا ئەوانە من دڵنیام ئەگە بجوڵێن دەیان دەنە دادگا ئەگەر مەسرور و قوباد و پاڤێریش نەدەنە دادگا ئەو ڕۆکە بەڵام دەرەجەت مەکتەب سیاسی سەرکردهاتەکانیان دەدەنە دادگا و ئەوە دەستیان پێکردیە کورە هاوڕێیان تەپڵ ڕوخان هەموو کات بە یەک قۆناغ نایە بدایەت هەندێک نییە دمبک لێ دەدرێت دمبک ئەوەی زاک ئەمریکا کرا ئەوە کرا ئەوەی لە جومعەی تێپەڕیا کە ئەو دۆستەی پارتیان و گرتیە و دۆستەکەیان لۆ گەورە کردیەوە FBI وەکو گوتم تەلەفۆنی بڵاو کردەوە وەزارەتی داد ئەوە دەستکەوتێکی زۆر گەورەیەگە هێزەکەبی پێ بگوترێ ئۆپۆزیسیۆن ئەگەر ئێمەمانان وجودمان هەبی هەوڵ بدەین کۆمیتێشی دروست بکەین لە پێناوی دادگایکردنی ئەو بەرپرسانە تا ئەناڕێیان ئەوە کۆمەڵێک برادەرزان ئێمە لە 2012 هەوڵماندا من و کاکەمال و 2 کەسکە بووین بەڵام نەزاعەتمان نێنا لە پۆلیش ئەم شکایەتم وەکو گوتم لە نیوەی ئەوەکان کرد بەڵام کاکە من نە پارێزەرمان هەبوو نە کەس وێرە برای قوربانی هەبوو لەو ئەو سویدەی برای قوربانیە گەورانەی تیرۆرە سیاسەکان نەهاتە محکەمەی بچی شکایەت لە کەریم سنجاری بکات ئاخر خۆ شکایەتەوە نییە عەریزەکی نووسیان زۆر کەس بەم دەرێ شکایەت لە عەتاسەرایی بکە کورە بابی عەتاسەراییش لۆ دەدەمە دادگا بەس وەرە قوربانیەکەش بێ لە تەکە من ڕابۆسی قادر نادر هان مەدا بەخۆشت لە ماڵدا بنیشی وەکو فلیم و تۆپانێ سەیر بکەیت ئەخرەوە حاڵەتەش ناخۆشە وەکو یعنی زۆر سەیرە هەموو خەڵک دەرە بڕۆ شکایەتی لێ بکە یان بڕۆ خۆپیشاندان بکە ئەدیە بەخۆت وەرە لەگەرمان ڕابۆستە وەرە کاکە قەدی ناکە لە 2 ملیۆن کورد لە بابە دامانە 500,000 کورد لە ئەوروپایی باشوور
کاکە وەرە 2000 کەس لەگەرمان بن کورە وەرە 200 کەس لەگەرمان بە کورە وەڵڵا وەرە 20 کەس لەگەر ئەمە ڕابوەستا ئەگەر ئەو پارتیوی چێتیەمان دەهەندە نەکردە قەشمەر لە ئەوروپای بەڵام هەرلینگ لە بۆ من مەنێرە بەربسەک دێ جارێک مەلا بەختیار هاتە ئێرە 19 کەس لە بۆ من نامەی نارد مەلا بەختیار خۆ پیشاندانی هەیە گوتم باشە دێن لەگەڵە من کەس ئامادە نەبوو بەنمونە ئەوە چێشەکەیە مەچویمە شکایەتم کردیە نیوەی مەسئولینی پارتی وشێتیم دایتە دادگەر مەلەفەکەیان مایە معلق کرایە ینی لەبەرەوەی نووسیان بەڵگەی کامل نییە ڕاست شتەکە چێ بۆ من یوتۆب ئەو شتانەم دانێ و کە ئەوە کرایە ئەوە تیرۆر کرایە و هەندێک شتی جەرائیدم دابنی هەر ئەوەم لە دەست بوو 2 کەس نەهات لە شەهید کاوە گەرمیانی زیاتر دوکۆمنتەکەی مەحموود سەنگای بەر لە شەهید بوونی بود دەڵێم 2011 مانجی سێ هاوڕێیان ئەگەر ئەمە چ بکەم خۆ من ناتوانم بچم شکال لە خەسرۆ گۆران بکەم بەنمونەکە جنسیە سویدی هەیە بەس ئەوە یەکێتیە هێزە چیوە خێڕین 50 پێشمەرگەیان کوژرایە بەدەستی خەسرۆ گۆرانی مەلاکرێکان لە لێدوانەکدا ئێتراف دەکە دەڵێ ئەمە 4 کەنجیمە خەسرۆ گۆران ڕەوانی ناو پارتی ڕەوانی ناو جوندی ئیسلامی کرد تەقینەوەی مووسڵیان 2000 چەندە نازانم 5 6 7 چەندە کرد لۆ سەعدی پیرەیان داناوە 50 پێشمەرگەیەکی شەهید بوو مەلاکرێکار ئێترافەکە ئەڵێ ئەوە پارتی بوون جەریمەکەیان کرد دوای ئەوە چون بوونەوە پارتی باشە مەلاکرێکار لێرەیە ئەمن دامە پۆلیسی هەواڵگری سوید بەس دەبێ یەکێتی قوربانیەکانی بچشکات لا ئەوەی بکەن هاوڕێیان لە خەسرۆ گۆران بکەن جنسیە هەیە خەسرۆ گۆران عومەر فەتا یعنی بەنمونە قوربانیەکانی دەستگای زانیاری بچن کەریم سنجاریەوە بی ئەوە بۆ نییە قادر نادر یان ئەمر یان زەید بچ شکایەتێک بکاتن بۆیە هاوڕێ ئێمە پێویستمان بەو حاڵەتانەیە هاوڕێیان باواز لە ئەوە بێنین هەموو ڕۆژ لە فەیسبوک داوا بکەین و دەبێت میلەت ڕاپەڕێ و پارتی لەچێت ئێمە تاقیمان کردەوە 30 ساڵ لە سەریان دەنووسین بڕوا بکەن یعنی خراپ نییە لە سوسیال میدیا تەنجیان پێڵچنە کەسیان نمایە یعنی ئێستا بە نازناو پارتی و شتەکان دێن دیفاع لە حزبەکەی خۆیان دەکەن زۆر خۆشە بە نازناو دێن زۆرمان پێ دەدەن ناوی ئەسلی خۆیان کەمیان پێیان شەرمە ئەوش دەستکەوتەی گەورەیە بەنمونە ڕاستە لە ڕووی میدیایی دار و بەرتف نەڵەتیان بەس کاچی من خۆ هەموو ڕۆژێ ئەو فلیمەی دووبارە ناکەوێ نابی میتۆدت بگۆڕی نابی بیان دەیە دادگا نابی دوو بەرپرس وەچی هەموو ئەو بەرپرسانە بدرێنە دادگا بەنمونە هاوڕێیان وەرە منی سویدن هاوڕێیان کەس نەرێن ها خەلیل نزار خەزرەجی لە ئەڵمانیا لە دانیمارک لە 2001 درا دادگا 50 ملیۆن ئیرۆ تەرخان کرا لە بۆی جەلال تاڵەبانی وایەت ئەلاوی لەگە ئەمریشیەکان قوتاریان کرد بە پلەیەکی جەلال تاڵەبانی وایەت ئەلاوی پێشنیازیان کرد کە لە بۆ ڕوخانی سەدام گرنگە 50 ملیۆن ئیرۆ من بەخۆم شاید بوومە من شکایەت کرد بوومە لە سوید هات پۆلیسی ئەلمانیا لێرە هات ببوورە پۆلیسی دانیمارک سوید لەگەر من و کاک سەرکەش عەبدولکەریم دانیشتنی کرد شکایەتمانە کرد وە کاسێتێکی یەکلاکەرەوەشم پێدان کە زوڵباتەکانی عێراق ئەڵێن بە ئشرافی نزار خەزرەجی ئەوەمان کردی قەزدم نەزەدێ نزار علم ئەنفاری لە کوردستان کردبوو هادی شاوێز زەریمەی لە کوردستان کردبوو ئەمە لێرە شکایەتمان کرد پۆلیسی سوید کەتە دووی کۆچ کردو بەنمونە یعنی نەکەر ئەزنەبی کە من ئێسان دێ ناو لە بۆ دەڵێم چاوی من لەسەر کەیسی کورد ئەوە خەزرەجی هەیە کە لە کوردستان ئەمەلیەی کردبوو هەمومان کەیسەکان لە بیرمانە ئەوە کرابوو و ئەوە هادی شاوێزش کەت نەدیلۆ لەبەر ئەوەی لە قانونی سوید دەڵێ هەر کەسێک جەریمەی کردبی ئەگەر پێشترێ بەر لەوەی بتە هاوڵاتی سوید یان سویدی بی لە وڵاتش کە کردبی بەلای کەمترین سزنی ئەگەر لەسەری تەسبیت بی 6 مانگە 6 مانگە هادی شاوێزمان بگرت بەلای کەم 1-2 ساڵ حکوم دەکرا بۆیە بە پەلەپەل هەرات نزار خەزرەجیەوە بە سزنی موعەبەد دەبوو سزنی موعەبەد 25 ساڵ بەڵام هاوڕێیان لە سوید لە 2006 ئەو دادگایە دانرێت تا ئێستای بەلای کەم 11 کەس درایتە دادگا بە تایبەتی لەسەر ڕواندا و بۆسنیا و سرب و ئەوانە نییە ئەوە کرا کە من بەشی ئەوە بانیماندا 4 ساڵ لە 2009 حکومترای لە سوید علم لە ڕواندا جەریمەی کردیە یەکی ئارکۆلف ئەوە لە یوغۆسلافیا هەندە جەریمەی کردبوو لە یوغۆسلافیا لەگە بۆسنەوەکان کردبووی
دو سێ داعش چار داعشن والله حەسەن مەندەلاوی ئەمینی سوڵتان لە 2013 ئەوە بوو نەدرای نەدادگا موهەنەد درودی ئەو ئێرانیەکە هاوڕێیان ئەوە ئێرانیەکە زۆر گرنگە کە من ئەلێرە ببووین ئەلێرە نووسیتم حەمید نووری 3 ساڵ لەمەوبەر 2 ساڵ 3 ساڵ لەمەوبەر لە مەتاری کەسێک ناسیەوە بە ناوی ئیرەز مزداقی کە ئەشکەنجەی دابوو کە بڕیار هێزێدارەدان بوو شکایەتیان لێکرد گرتیتیان نەمانجی 12 ئەو ساڵ هەتا ئێستا کەیسەکەی لە دادگایە لە دادگای تاوانی جەنگە ئەشکەنجەی خەڵکی دابوو لە ئەڵمانیا 2 کەس کرا یعنی ئەو میتۆدە هەیە چاوی من ئەنی ئەوە هەیە کۆدەکەیە ئەوە جێشی حوڕی سووریش هەیە ئەشکەنجەی جەماعەتی ئەسەدیدایە 7 ساڵ حکوم کرایە لەوەی دەسوید 11 یان 12 درایتە دادگا لە 2006ەوە کە هەیەە 30 ساڵ حکم بووە لە سەکەیسی ڕواندا هەیە 6 ساڵە هەیە 2 ساڵە 3 ساڵ یعنی ئەو شتە هەیە باشە لۆ منێن ئیسفادە لێ بکەین بەجددیمە لۆنێن نیوەی بەرپرسی کورد جنس کورە نیوەی چ سەدان و هەتیان جنسیان هەیە جەریمە دەکە دێتە ئێرەش لێدا دەنیشیتن وەرن کۆمیتە دروستکەین وەرن ئیش بکەین وەرن جورئەتمان هەبیتن لەو ئەوروپای ئەوانە بە بەسیتی پێمان دەکرێت ئەوانە بدەینە دادگا هاوڕێیان من ئەو خاڵە هەبوو بەداخەوە نە میدیای کوردی لەو پەیامەی FBI و وەزارەتی دادگاتن نە حزبی ئۆپۆزیسیۆن و نە ڕەوەندی کوردیش کە لە ئەوروپا ئێستا زۆربەیان چاویان لەوەیە بەشێک بچی ئەوی شبکە ئەویش چاودێری بکە و لایک و کۆمنتی لێ بکە و دەستخۆش لە کاتێکدا هەمووتان پێتان دەکرێت بێن لەگەڵمان بن ئەگەر دەتانەوێت گۆڕانکاری بکەین ئەگەر دەتانەوێت دەسەڵاتە بڕوخێ کورەگە نەژڕوخێ بتانەوێت کرک و باڵیان بکرێتن ئەبێت جورئەتتان هەبێ ئەبێ قوربانی دابنێن ئەبێت تەحەدا بکەن ئەبێ پارە دابنێن پارەش بەشەکە بەڵام وڵایەت و ئەگەر لە ماڵەوەکو زەوق ئەهلی سیاسەت بیزار بەزار لای کۆمنتێک پێ هەر چاوەڕێ بە هەر زەلیل و زەلیلتر دەبی هاوڕێیان ئەو پەیامە هەبوو ویستم ئاگادارتان بکەمەوە کە شتەکان زۆر گەورە بووە یعنی ئەوەتە پێمان دەڵێ ئەمریکی و ئەوروپیەکان لەو قۆناغی بەڵام ڕەنگی لە قۆناغی داهات وەکو گوتم وەکو کوڕێک دەچیم دەڵێت کەسێکی عاشقتم هیچ شەرم ناکە ئێستا لە قۆناغی کچبووندانە یعنی تەلمیحمان دەدەنێ وەرن شکایەتیان لێ بکەن ئێکاکە میدیاکانیان بەگڕیە خستیە ئەوە دادگایان بەگڕیە خستیە بەگەر ئەمە نەجوڵێن ئەوان خۆ نەعن لە زیاتی مەدەسەڵاتێک بڕوخێنن بەجددیمە یعنی ڕەوەندی کوردی تکایە کورە شەرم خەڵکی لە کوردستانە لە ئێوە بەغیرەترە شەوەکی ئارام سەرکەوتن بۆ ئێمەیە دڵنیابن تەپڵی ڕوخان من ڕوخانی ئەو زۆر بنەماڵەیە گوێبیست دەبم زوویان درانگ شەوێک ئاوارەسن چۆن مەسلەی اقتصادەکەیان هەموو لێوە گرتنەوە ئەو پارتیە نازدارە ئەرێ ئەوڕۆ بەڕاست هەر دوایین نوکتە زۆر خۆشە تا ئێستا ئەوانەی سەدر و سونەکان لە دادگا چارن کوردیش چارە شەشن یعنی کە هەموویان زدی بوونە ئەوەندەی دۆستەکانی پارتی زەربیان لە پارتیای کوڕ خۆ کەس لێی نەدایە شەوە شاد سەرکەوتن بۆ ئێمەیە هەست بە ڕوخانی پارتی و یەکێتی دەکەم بەڵام مەرج نییە بە ڕۆژێک و 2 مانگ و ساڵیش بی بەڵام وەکو ڕوخ سەدام دەستی پێکردیە شەوە چارە